كأو خلاطي في بخشة فرمي يا ربي خوايا أي لذريتكم كساني شتريش كببن بم صاحبي بم بلا شرفة قال لا ينال عهد الظالمين أو كساني استمكارن إمامتي ورناقر لبيامي خوايا وايا هروكو شون هرقل لأبو سفياني برسي درباري محمد عليه الصلاة والسلام دات پرور یان ظلمکا یان جیاوازی لنێوانی خەڵکیاکە ئەبو سفیان کە کافریش بووتی دات پەروەرە لەسەر عەدلە هرقل وتی به قامت السماوات والأرض لەسەر ئەو دات پەروەریە ئاسمانەکان و زەوی دروست بوون بۆیە خوای پەروەردگار کۆمەڵگە و دەوڵەتی کافر بەڵام عادل بێ ڕایەگرێ بەڵام کۆمەڵگەی مسلمان زاڵم بێ و دەوڵەتی مسلمان زاڵم بێ خوای پەروەردگار ڕای ناگرێ چونکە یەکێک لە صفەتەکانی خوای پەروەردگاریش عەدلە دادپەروەری لە چەسپاندنی ئەم دینەدا دادپەروەری لە بانکردنی هەموو خەڵکیدا لە چوون یەککردنی خەڵکی بەرامبەر بە شەریعەتی خوای پەروەردگار